لە تۆری دۆمی بەرنامەکەماندا لە هەولێر و ڕاستەوخۆ مامۆستا حەسەن بابەکر باز لە ناسانی نوێترین کتێبی دەکا بە ناوی هەوراز و نوشێ و تیایدا کۆمەڵێک ڕووداوی ژیان کۆمەڵێک بەسەرهاتی ژیان و ئەو جموجۆڵە سیاسیە ئیسلامی کە لەو سەردەمەدا هەبووە تۆماری کردووە گرنگە بزانین بۆچی نەوەی ئێستا ئاشنا بێت بەو ڕوودا و بەسەرهاتانی کە لەو سەردەمەدا ئەنجام دراون و بزانین ئەو ڕووداوانە ئەو بەسەرهاتانە چی بوون کە لەو سەردەمەدا تۆمار کراون. ماوەستا گیان سڵاوی خوا لێبێت، سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. سپاسان دەکەم، مەمنون، سەلامەت بیاخوا ئێوەش دەستان خۆش بە کاک دانیار و خوشکە هۆنیا سەلامەت و سەرکەوتوو بن ئینشاءالله. ماوەستا گیانەگەل لەوە دەست پێ بکەین بۆ گرنگە ڕووداوەکانی ژیان یاخود ئەو بیرەوەرە سیاسیانەی کە هەن تۆمار بکرێن و چه ئامانجێک لە پشتی نووسینی ئەم پەرتوکەی بەڕێزیشتانەوە هەبوو؟ بەڵێ وەڵا ئەو نووسینی من هەوراز نووشێ کە ماوەی تقریبن لە ساڵی 2011 چاپی یەکەمی کرا و پێشتریش دوو-سێ ساڵ ئاوا خەریکی بووم و مڵێن پێدا چوومەوە و زیاد و کەم لێ کردووە. بەڕاستی مەبەستم ئەوە بووە کە بۆ داهاتوو جیلی ئایندە سوودێک لە ڕابردووی خۆمان وەربگرین، بزانین چ کراوە چ نەکراوە ئەو وەزعی ئیسلامی کە ئێستا دەیبینین و لەبەر چاومانە چۆن گەیشتۆتە ئەم قۆناغا بەچێ هەوراز نووشەیەکدا ڕۆیشتووە. ناوی کتێبەکەشم هەر بۆیە لێ ناوە هەوراز نووشەوە، چونکە ژیانی ئینسان چ وەک تاک چ وەک کۆمەڵ چ وەک ڕێکخرا و حزب لە هەوراز نووشە و خاڵی نییە و تێکڕای ژیان بریتە لە هەوراز نووشەوە، یان خۆشیە یان ناخۆشیە. بەڵام ئینسانە ئیماندارەکان لە هەموو حاڵەتەیەکدا سەرکەوتو و سەرفرازن، براون بەوەی کە لە خۆشیاندا مەغڕور نابن، لە ناخۆشیانیشدا مەئیوس نابن. مامۆستا سەرچاوەکانی نووسینی ناوەڕۆکی ئەم کتێبە چین؟ زیاتر پشتی بەستووە بۆ ڕووداوانەی کە بەڕێستان کە خۆتان گێڕاوتانەتەوە یاخود ئەودا سوودتان لە ئەزمموی کەسانی تریش وەرگرتووە؟ بەڵێ وڵا ناوەرۆکی کتێبەکە یعنی مەسدەر و سەرچاوەی ئەو نووسینە دووشتە. یەکەمیان هێندێک مەسەلەی کۆن و تازە بۆ خۆم لەنێو واقعەکەدا بووم و بینیمە و بە ئەمانەتەوە نەقڵم کردو و نووسیومە. ئەوە یەکەم سەرچاوە. دووەم سەرچاوە ئەوە بوو کە متابعی شتەکانم کردووە و بە دوایدا چووم و معلوماتم لە برایانی نزیکی خۆم کە جێگەی متمانەن وەرگرتووە. بۆ نمونە سەبارەت بە جەولەیەک کە لە ئاخری ساڵی 1970 ماس عەلی بەپیر بۆ دۆڵی جافەتی و پیرە مەگرون و دەشتی کۆیەوە ئەوە کردیان، یەک مانگیان پێچوو. ئەوەی کە لەگەڵیان بوون دوو کەس هەستان بە کۆکردنەوەی معلوماتەکە و نامیلکەیەکیان لەسەر ئەو جەولەیە دانا، کاک شەریف وەرزێر و کاک محەممەد زەرزی. ئەو نامیلکەیە بوو بە جێگەی متمانەی من سەبارەت بەو جەولەیە و معلوماتەکانم لە وەرگرتن. کەواتە هێندێکیان بۆ خۆم لەناو مەسەلەکاندا ژیاوم، لەناو واقعەکاندا ژیاون و بیرەوەری خۆمن، هێندێکیشیان لە دەور و پشت ئیسفادەم لێکردن لە معلوماتیان و بۆ منیان گێڕاوەتەوە، منیش لەناو کتێبەکەمدا بە ئەمانەتەوە نەقڵم کردووە. دەستخۆش بە مامۆستا سەرەڕای گێڕانەوەی ڕوودا و بیرەوەریەکانی بەڕێستان تۆ ئاماژت بەوە کردو لە ناوەڕۆکی کتێبەکەدا کە کۆمەڵێک پند و ئامۆژگاریش بخەیتە ڕوو. ئامان چی بوو لەوەی کە لەگەڵ ئەو بەسەرهات و ڕووداوانەی کە ڕوویان داوە پند و ئامۆژگارێکیش هەبێت بۆی کە خوێنەر سوودمەند بێت لەوەی کە ئەو ڕووداوە ڕوویداوە بتوانێت لە ئەزمموی ژیانی خۆی داگە تووشیش حاڵەتێکی وا هات پند و ئامۆژگاری لێوەربگرێت؟ وەڵا کاک دانیار، یعنی ژیان هەمووی ئینسان دەبێ ئیسفادەی لێ بکات، هەر لە منداڵیەوە تا دەمرێت وەکو تاک وەکو کۆمەڵیش بە هەمان شێوە وەکو کۆمەلگا و خەڵک، بۆی کە یعنی
ئەو نووسراوانەی کە دەنووسرێن یان ئەو نووسینەی من کە دەنووسیمە هەر مەسەلەیەکی حکایەت و بەسەر ڕۆیشتن و چیرۆکێک نییە بخوێندرێتەوە بەڵکو ویستومە هەموو لایەکمان ئیسفادەی لێ بکەین بەو مانایە کە لە براوەکاندا لە ئیشێک چاکەکانماندا ئیسفادە ئەوە بکەین کە قازازمان کردو بۆ دنیا و قیامەتی خۆمان و سوورتر بین زیاتر لەسەری لە هەڵە و کەم و کوڕەکانیش بەڕاستی پند و ئامۆژگاری وەربگرین چونکە کەس بەفری بێپەڵە و فریشتەی بێهەڵە نییە هەمومان يعني كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەمومان يعني معرضی ئەوەین کە غەڵەت و کەم و کوڕیمان هەبێن بەتایبەتی لە ئیشکردندا ئینسان لە ئیشدا زیاتر تووشی هەڵە و کەم و کوڕی دەبێ بۆیە دەبێت زۆر جەریئانە بەتایبەتی خەڵکی ئیسلامی زۆر جەریئانە دەست لەسەر نقطە زوعفەکانی خۆی دابنێت و حیزبەکەی بە هەمان شێوە بۆی بگوازینەوە بۆ قۆناغێکی باشتر بەرەو پێش لە هەموو ڕۆکانەوە جا من یعنی زۆر نامەوێت بچمە ناوەرۆکی کتێبەکە و پەڕ بە پەڕ بۆتان هەڵدەمەوە شتەکان بخوێنمەوە بەڵام زۆر شت هەتا ڕەخنەم لە خۆمان گرتووە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەو کات چونکە بەڕاستی من ئەو کات کە لە بزوتنەوەی ئیسلامی دابووین من بە تایبەتی بۆ خۆم باسی خۆم دەکەم و زۆر کەسی دیکەش خوێنم بۆی ڕشتووە هارەقم بۆی ڕشتووە بەڵام بزوتنەوەی ئەو کات بە هەر حاڵ ینی هەر شتێک کە کردبمان نووسیبم لە سەرکەوتنەکان و لە شکستەکان بەڕاستی بە مەمەستێکی دینداریانە و بمەستێکی چاک نووسیوم بۆی کە هەموو لامان بۆ داهاتوو ئیسفادەی لێ بکەین و سوودی لێ بین و چاکەکانمانی لەسەر هەڵچنین بۆی کە بتوانین بۆ داهاتوو شتێکی باشترمان پێبێت لەوەی کە لە ڕابردوو ڕۆیشتووە هەموو کاتێکیش من بەڕاستی ڕێزم بۆ ئیش و چالاکی ڕابردووی خەڵکێکی زۆر هەیە کە ئەگەر نوقسانیشمان هەبوو بێت لە بارودۆخێکی زۆر ناخۆش و تەنگەدەستی و ترس و لەرزدا ئەو خەڵکە چۆتە مەیدان و چەکی شەڕەف و جیهادی لەشان کردو و هاوشانی لانەکانی دیکە کە زۆر جار توانج و پلیاریان تێدەگرتین بەوەی کە ئیسلامیەکان ناتوان لە مەیدانی خەبات و ڕوبەڕووبوونەوەدا بەشداری بکەن لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەماندا بەڵام بەڕاستی یعنی الحەمدولله هەنگاوی باشیان ناوتوانیان بەشێک بن لەو خەڵکەی کە شۆڕشی چەکداری کردووە و ئیسلامیەکان توانیان چەکی شەڕەف و مەرداتی هەڵبگرن و ئامادەی جەنگ و جیهاد و هجرەت بن لە پێناو دینی خوا و ڕزگاری چەوساوان و بەختەوەری میلەتەکەیان. کاتەوە وەسا حەسەن چۆن کار و چالاکی بناغەدانرانی ئەم ڕابوونە ئیسلامیە هەڵدەسەنگێنی؟ خوشکە هۆنیا طبیعی هەر کەسێک چاکە بکات ئەوە چاکەکە بۆ خۆیەتی و پێش ئەوەی چاکە بۆ خەڵک بێ بەڵام بەڕاستی ئەوانەی کە بوونە بەردی بناغەی ئەو خەباتە ئیسلامی و ڕەوتە ئیسلامی کول لە کوردستاندا هەیە و بەخۆشی لە ناخۆشی و خۆشیدا هەر بەردەوام بوون تووشی دەیان گرفت و چەرمەسەری و ناڕەحەتی و ناخۆشی و برسێتی و ئەزیەت و ئازار و هیجرەت بوون بەڕاستی جێگەی ڕێزن بەو مانایە کە ئەگەر قەناعەتمان وابێ ئەگەر کەم و کۆڕێک شتێکیشان هەبوو بێت لەبەر ئەوە بووکە ئەزمموی ئەو ئیشەمان کەم بووە ئەگەر نا دەبێ ئەو پەڕی ڕێزمان بۆ ئەو کەسانە بێ کە لە سەرەتاوە بوونە بەرزی براغی ئەم وەزعی ئیسلامیە و توانیان شتێک تۆمار بکەن کە جێی شانازی بێ بۆ خۆشیان و بۆ دەوروبەریشان و بۆ خەڵکی ئیسلامیش بەگشتی. بەڵێ مامۆستا لەم کتێبەدا زۆر یادەوەری زۆر ڕووداوت باس کردووە هیچ ڕووداوێکیان هەیە کە هەرگیز لە یادت نەچێت وە هەمیشە بەردەوام لە زیهن و لە خەیاڵتا بمێنێتەوە بۆی کە گرنگترین ڕووداوی ژیانت بۆ لەوەی کە ڕوویداوە لە ژیانتا؟ وڵی کاک دانیار هێندێک شتی زۆر تایبەت هەیە ئینسان لە ژیانی خۆی دات کە زۆر پێی متاسیر دەبێت بەوەی کە
تووشی ئەو وەزع بووە بەڵام بەڕاستی لە باسکردنی ئەوەیدا ئەگەر یەک دوو مەسەلە باس بکەم کە زۆر جێگەی تێبینی و ئەوەیە بەس لەوانەیە خەڵکێک هەر لەوانەیە کە بڵێن بەشداری ئەو وەزعی بووین بەگشتی تێبینی هەبێت لەسەر قەزیەکە بۆی کە بۆ باسی ئیشەکانی ئەو ناکەین بۆ باسی شتێکی دیکە ناکەم هەر باسی ئەوە دەکەی ئەگەر یعنی هێندێک شتی تایبەتی زۆر تایبەت هەیە بەڵام بە شێوەی گشتی بەڕاستی پێش ڕاپەڕین ئەمن کە لە 1970ەوە تا 91 پێش ڕاپەڕین لە خدراوە و دەوروبەری و پێشتر لە قەڵاتوکان و بەشداری شەڕی قەڵاتوکان و ئەومان کردو لەگەڵ بەیانی هێزەکان و هێزەکانیش بە هەموویانەوە هێزی حەمزە هێزی ئازادی هێزی شافعی خالید فاروق حەسەن بەنا مەثەلەن هێزی سەلاح الدین ئەوانە هەموویان ئیشی باش و چاک و ئەوەمان کردووە و ئەوەی لە بیرمە ئەوەیە کە لە بیرم ناچێتەوە پێش ئینتیفادە زۆر لە حاڵەتێکی ناڕەحەتی و برسێتی و ناخۆشدا بووین ینی بەڕاستی هەر عەزم و جەزمی خەڵکێکی بەغیرەت و بەتوانە بە ئەو کەسانەی کە تەوەکولی ڕاستەقینەیان لەسەرخوا بووە توانیوانە لەو قۆناغەدا ئاوا بەو شێوەیە بمێنەوە و درێژە بە خەباتی خۆیان بدەن ئەگەر ناژە حاڵەتێکی زۆر ناخۆشەوە بووە جا بەڕاستی ئەو حاڵەتە ناخۆشەی کە زۆر جار فکری لێ دەکەم و بیری لێ دەکەم کە خی گەورە هیداەتی داین و یارمەتی داین لەسەر وەزعەکە بەردەوام بین و بمێنینەوە و ببینە جێی شانازی هەمولایەک ئەوەیە کە دوای پێش ڕاپەڕین حاڵ وەزعی نەفسی و سیاسی و کۆمەڵاتی ئەو خەڵکە زۆر ناخۆش و ناڕەحەت بووین بەڵام خی گەورەی هاوکاری کردین کە بتوانین ئێمەش وەکو ئیسلامی وەکو لایەنەکانی دیکە و زیاتریش لە شوێنەکان چالاکی خۆمان عسکەری سیاسی بە پێی توانای خۆمان بکەین و بەشێک بین لەو خزمەتەی کە بۆ لە قۆناغێکی تایبەتی ئەو کاتدا بە خەڵکی کوردستان بگەێنین. دەست خۆش بە مامۆستا بەسەراتێکی کە زۆر جار هاوڕەکانت باسی دەکەن و ئاماژەی پێ دەکەن نازانم لە کتێبەکەدا ئەگەر خۆت ئاماژت پێکرد بێت کە بەڕێستان بە شەیدی زیندوو ناو دەبرێن بەوەی کە مامۆستا شەریف پێم وابێت لە تەنیشتاندا شەید دەکرێت و دەستڕێژی گولە بەسەر بەڕێزیشتاندا دەکرێت بەڵام قەدەرەن ئێوە ڕزگارتان دەبێت ئەم بەسەراتە چۆنی بوو ئەگەر کەمێک بۆمان باس بکەین. وەڵای منە تا ئێستا بە شێوەیەکی دوور درێژ و ئەو قەزەیەم نەنووسیەوە باس نەکردووە بەڵام ئەوەندەی کە پێویست بێ باسی بکەم لێرە دیارە شەڕی ناوخۆ لە کوردستاندا مۆتەکەیەک بووە کە بۆتە هۆی ئەوەی ئەو حەڕەکە کوردیە بە ئیسلامیەکانیشەوە لە ئەنجامی شەڕی ناوخۆدا تووشی زەرەر زیان بێن زیاد ببین ئەو کات ئێمە ئیسلامی بەڕاستی ینی پێ بە پێ هەتاکو بەرەو پێش دەچوین و بەهێزتر دەبووین خەڵکێک هەبوو ناڕەحەت بوو پێمان و دەیویست بەرنامەی ئەوە دابنێت کە ڕێگە لە چالاکی و بەرەو پێشچوونی ئیسلامیەکان بگرێ بەرحاڵ وەکو شەڕی ناوخۆ دروست بوو لەگەڵ ئێمە ئیسلامیش مزنەوەی ئیسلامی لەگەڵ یەکێتی نیشتیمانی لە شەڕیشدا شەکر نابەشێتەوە شەڕ مەغزای خۆی هەیە و کوشتنە و دەربەدەریە و برینداربوونە و خۆی ناخۆشیە لە شەڕدایە بەڵام خەڵکی ئیسلامی بەڕاستی یعنی هەرچەندە لا تەتەمەنەو لقاء العەدوو بەڵام تەمەنای لقای خەڵکی ناکەین بۆ دژمنانیش ناکەین بەس ئەگەر تووشی بووین ئینسانی ئیماندار دەبێ سەبر و ئارامی لەسەر بگرێت و بتوانێت دەوری خۆی ببینێ ئێمە لەو شەڕەدا خەڵکێکی زۆرمان شەهید بوو لە هەموو مەڵبەندەکان و ئەوانیش تەرەفی مقابلیش بە هەماشەوە خەڵکێکیان لێکوژرا بەڵام بەڕاستی لەوەدا هەموو لا زەرەرمان کرد بەس ئێمە ئەو قەزیە ئەوە بوو کە جەماعەتێک بووین هەژدە دەکەت بووین تەقریبەن بەتەنیا مابووینەوە زۆر برسی و ناڕەحەتیش بووین و ماندوو بووین شەڕۆژ بوو لەو معانات و شەڕ و ئەوەی دابووین
ئەوە بوو کە ئێمە بەسەر چەند کەمینێکی یەک لە دواییەکی یەکێتیدا کەوتین لەسەر چای ماکۆک 4 کەسمان توانیان دەرباز بن ساحەتیان باشتر بوو لە ئێمە بەڵام ئەوە 6 کەسمان کەوتینە بەردەستیان و ئاوا گولەبارانیان کردین بەس خۆی گەورە دیارە ئەوەی بیەوێ بژمرێ بەڵام ئەگەر خوانەیەوێ نامرێ وما كان لنفس إلا أن تموت كتابا مؤجلا ئەو بوو لە گولە بارانەکە برایان هەمویان شەهید بوون بەزە من بە برینداری مامەوە خۆم ئاوا پێشاندا کە ئەمنیش هەموو لەشم خوێن بوو کە منیش کوژراوم لای ئێوارەیەکی درەنگیش بوو بەو شێوەیە ئەوان کە منتیقەکەیان بەجێهێشت من دوای هەستام و بە شەو ڕێم کرد هە چۆنێک بێت بۆ نزیکترین گوندی ئەو منتیقەیە و لەوێ خەڵکێک ئاشنای ئێمە بوون وەکو ئیسلامی توانیان داڵدەم دەن و نەجاتم دەن ئەوە بە کورتی کاک دانیارجیان خۆتەمە درێژبی مامۆساگیان قەزیەکە بەو شێوەی بوو کە باسم کرد. مامۆستا زۆر شت باس کراوە لە کتێبەکە ڕەنگە نەتوانین هەمووی بین بەڵام یەکێک لەو شتانەی کە سەرنجی ڕاکێشام و نەکرا بە سەریاتی پەڕ بووم باس لە ڕۆڵی ئافرەتان دەکەیت و بەشداریان لە جیهاددا لەو کاتەیە گەر لێرەدا ئاماژەیەک بۆ بکەی ئافرەتان لەوێدا چ ڕۆڵێکیان هەبوو و چۆن باست لەوان کردووە لەو ئەزمونە کردووە ئافرەتان چیان کردووە لەگەڵ ئێوەیە؟ وڵی یعنی ئێمە ئیسلامی خۆ زۆر جار ئەو شوبهات و گومانانەمە ڕەواندەتەوە بۆی کە خەڵکێکی ناحەز بە ئیسلام ڕەواز بەو قسەیە دەدەن کە ئیسلام لەگەڵ مافی ئافرەتەوە نییە بەڵکو بە پێچەوانەوە ئافرەتیش وەکو ئینسان پیاویش وەکو ئینسان ڕێزی خۆی هەیە لە ئیسلامدا و بەڕاستی لە خەباتی چەکراداریشماندا ئێمە ئافرەتانی ئیسلامی شان بەشانی پیاوەکانیان لە شوێنەکان لە جیهاددا بوون ئامادەی هیجرەت بوون لە جیهاددا بوون ئێمە بیرم دێت کە زستانی 1970 خەبەری ئەم بۆێنان بۆی کە خەڵکێک دەیەوێت بەسەر بارەکەتان دابدا شەو جاش وژەیش بەڵام ئێمە خۆماکۆ کردەوە هەر منتیقە قوتکە شاخێک یان ڕێگایە کە پێویست بێت کەمینمان لێدانا و ئافرەتەکانیش بەڕاستی هەر لە ئێوارەوە هەتا بەیانی نەنووسن خەریکی نانکردن و هێندێکی شوکار بوون کە ئەوان زیاتر پێیان دەکرا و بۆ جەبهەکانیان دەنارد ینی من بە شانازیەوە دەڵێم خەڵکی ئیسلامی ئافرەتانی ئیسلامی لەخوا بە زیاد بێت لە زۆر ڕۆوە لە پێشەوەن ئەوە دوا نەکەوتوون بەڕاستی شانازیان پێوە دەکەین و دەبواە ئێمە ئیسلامی زیاتریش گرنگیان پێ بدەین بەس هەر کەسە دیارە لە حەدێکدا توانای هەیە و توانای جەسەی و توانای فکری و توانای سەقافی و بەرحاڵ خوشکان و ئافرەتانی ئیسلامی ڕێز لە گیراون و ئەمەش ئاوا بەو شێوەیە تەعاملمان لەگەڵیان کردو بە ئیجابی. زۆر باشە مامۆستا زۆر جار ڕخنەی ئەوەتان لەوانەیە لێ بگیرێت کە هەڵوێستەکانی ئەو کاتەتان توند بووە تۆ چ قسەیەکت هەیە بۆی کە لەو سەردەمەدا بە شاز لە شازەکان هەڵوێستێکتان یاخود وتەیەکتان هەبوو بێت کە ئێستا لەوانەیە کەسانێکە بن پیان وا ببێت کە ئەو هەڵوێستە ئەو وتانە توندن؟ بە شێوەیەکی گشتی کاک دانیار دیارە زەمان و دەوروبەر تەئسیری خۆی هەیە لەسەر دەربڕینی هەڵوێستەکان الفتوى تختلف زمانا ومكانا وشخصا بۆی کە لە قۆناغەکاندا کە لە شوێنێکی خەڵکێکی ناحەز لەوانەیە لە کەمیندا بێ بۆت یان بتوانێت بێوێت زەرەر و زیانت پێ بگەێنێ ئەگەر توندیش بیت شتێکی ئاعتیادیە توندی و شلیش لە ئیسلامدا لە کاتی دەعوە بانگەوازیدا فقولا اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا لە کاتی بانگەوازی و داوەتدا دەبێت زۆر بە نەربوونیانی و لێزانانە و شارەزاییەوە بچێنەوە و بانگەواز بکەیت بەڵام لە کاتی
شەڕ و ڕوبەڕووبوونەوەدا طبيعي هەموو کاتێک ئینسان دەبێ قاتل الكفار وليجدوا فيكم غلظة يعني توندي يعني رقي لكاتي ڕوبەڕووبوونەوەدا ئەوە شتێکی واجبە ئەوە بە شێوەیەکی گشتی بەڵام دووریژ نییە ئێمەش وەکو خەڵکێکی ئیسلامی کە لە کتێبەکەشمدا لە زۆر شوێن باسی ئەوم کردو کە دەبێ عیب و کەم و کوڕەکانی خۆمان ببینین و بە هەڵوێستە سیاسیەکانمان هەڵوێستە عاسکەریەکانمان هەڵوێستە کۆمەڵاتەکانماندا بچینەوە لە ئیعلاممان چ دەڵێن لە پەیوەندیەکانمان چ قسەیەک دەکەین ینی حزب چ بەرنامەیەکی داناوە ینی شتێکی عەجایب و ئەوە نییە کە ئێمە لە قۆناغەکاندا هەڵوێستمان بە شێوەیەک نوان بێت کە لەوانەیە نەمان پێکابێت 100% 150 پێکابان 140 پێکابان 170 پێکابان بەڵام وە باشە ئینسان هەوڵ بدات بە یارمەتی خوای گەورە وەکو ئێمە ئیسلامی وەک ئیسلامی ینی لە چوارچەوەی ئیسلامدا هەڵوێستەکانمان بە شێوەیەک بن کە مطابق الشرع بن کە لێیان پەشەمان نەبینەوە لە هیچ قۆناغێکدا ئەگەرنا وەک جەنابت دەفەرمووی بەڵێ لە زۆر شوێن احتیمالی هەیە ئێمەش وەکو ئینسان کەوتبینە ئەو شێوازە تەعاملەوە کە لە فڵان شوێن احتیمالی هەیە ئەو قسەیە نەکرا با باش بوو ئەو دێڕە نەنووسرا بە ئەو شتە وا نەکرا بە زۆر شتێکی عەتادی و ئەوەشە بەڕاستی کتێبەکە خوێنی توانی بە ئینسافەوە بڵین هەوراز و شەی زۆر تابینیەوە خۆت هاوڕێکانت مامۆستا عەلی باپیرەوە تا بۆ نمونە لە گرتنەوەی گردی ڕەمکان ڕوبەڕووبوونەوەتان لەگەڵ چەکدارانی بەعزدا سوور زانیتان ئەگەر ئەم هێرشە ئەنجام دەن ینی ئەگەرێکی زۆر هەیە کە شەهید ببن بەڵام ئەنجامتان داوە تا هەل لەو هێرشەدا مامۆستا عەلی باپیر شەڕواڵەکەی فیشەکی بەرەکەوێ مەسەلەن پشتێنەکەی فیشەکی بەرەکەوێ ئەوەندە ڕوبەڕووبوونەوەکە سەخت بووە بەڵام ئێوە هەر ئەنجامتان داوە ئەم گەیشتنی بزافی ئیسلامی ئەو کاروانی کە ئێوە ئەنجامتان داوە لە ئێستادا ئێمەی گەنج دەیبینین هەرچەنەمەکە گرنگە ئاشتامین بۆ ئەزمموی بەڕێستان بەڵام پێویستە لەم قۆناغی ئێستاماندا کە لەوانەیە بەشێکی زۆر لە گەنجان بە خۆشمەوە زۆر ئەو سەختی و ئەو شتانەمان نەبینی بێت چۆن ئەم کاروانە ئیسلامی هەڵبگرین چۆن بتوانین ئەو ئامانجانەی کە ئێوە لەوانەیە بەدینات پێ ئێمە لەم سەردەمی ئێستاماندا بەدی بهێنین بەڵێ سەبارەت بە ئەو قەزیەی گردی ڕەمکان ئێمە بەڕاستی کە هجوومێکی فراوانیان بۆ هێناین بە تۆپوتارە و هەلیکۆپتەری شەڕ و ئەوە ئێمەش لە قەدەر وەزعی خۆمان خەڵکەکەمان کە بەڕاستی مشتری شەهیدی بووین بۆیە شتەکەمان پێدەکرا و بڕوبەڕووبوونەکەمان پێ لەلا شتێکی ئاسایی بوو ئێمەش وێڕای دابەشکردنی پێشمەرگەکان کە گردی ڕەمکان گردێک بوو بەسەر مەنتیقەکەیدا دەڕوانی شوێنێکی استراتیژی بوو بۆیە احتیمامی یەکەممان بە ئەوێدا بوو تقریبا 20 کەسمان لێدا نابوو چوار دەوری گردەکەمان گر بوو بەس لە ئەنجامی ئەوەی کە ئێمە عەتاد و مهماتمان وەکو تەبیعی ئەوان نەبووەوان حکوومەت و جاش و خەڵکێکی زۆری قووەتێکی زۆریان هاتبوو لە ئەنجامی ئەوەدا ئەمە نەمان دەتوانێت هەموو بڵێن شتێک وەک ئەوەی ئەوان بەرامبەرمان دەکەن وەکو دۆشکە و سلاحی قورسەوە ئێمەش ئەوە بکەین بەس بۆیە لە دوانیوەڕۆی ڕۆژی دووەمدا منطقەیەکیان لەسەر گردەکە گردێکی زۆر فراوان بوو لێگرتین ئێمەش مامۆستا بەڕاستی بانگی کردین و بۆ خۆی وتی من بۆ خۆم لەگەڵ دەبوو ئەندام هێزەکانیش و چەند کەسێکی دیکەشی دیاری کرد ئەوە هجوومەکەی پێکردین طبیعی ئێمە 7 کەس بووین لە 7 کەسەکە 2 کەسمان شەهید بوو بەڵام یەکێکیشمان بریندار بوو ئەوی کەش بە ساغی دەرچوین بەس زەربەیەکی باش لە دوژمنرا جا بەڕاستی کاک دانیارە یعنی نەکرد من و فڵان و هەر پێشمەرگەکان بەگشتی پێشمەرگەی هێزی حەمزایی خۆمان پێشمەرگەی هێزی ئازادی هێزی شافعی هێزەکانی دیکەی خالید و حەسەن بەنا و نەسڕ و سەلاحەدین و فاڕوق و ینی هەر یەکێ دەبینی بەڕاستی پێشمەرگە بوون بە معنای کەلیمە و لە مردن نەدەترسان و هیچ شتێکی کیان مەبەز نەبوو مەسەلە خوا و دینی ئیسلام ناوێت بۆیش بەڕاستی بەرەکەتی تێدا بوو زیاتر بەرەو پێشتوونی تێدا بوو ئینسان کە نێتی خۆی لەگەڵ خوای گەورە ساغ کردەوە و ساف کردەوە
ئیشەکانت بۆ خوا بوون و بەپێی شەرعی خوش ڕەفتارەکانت کردن حتمما خوای گەورە یارمەتی دەدات و نەسڕ دەنێرێت. جا بە ئومێدی ئەوەی ئێمە کە پێشتر بڵێن خەڵکێکی زۆر لە مامەستان و لە خەڵکی دیکەی خوێندەوار و نەخوێندەوار و خەڵکی بەعام لەو جیادە ئیسلامیدا بووین کارێکمان کردبێت بە ناخۆشەکاندا هاتوین کارێکمان کردبێت کە جیلی ئێستا ئاگداری بێت تۆزێک بۆی ئیسفادەی لێ بکات ئەگەرنا ئەمن مەسحی خۆمان ناکەم و بڵێم ئێمەی کە تەمەنێکمان ڕابردو و ئیشمان زۆر کردووە بەس وەزعکەش بە ناخۆشیان و بە سەختیاندا بە حەورازن شێوی زۆرمان بڕیوە بە سەختیاندا هاتوین و وەزعکە گەیشتۆتە ئێرە ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەو برانەی کە زیمام و جەڵەوی کارەکان بەدەستەوەی لە کۆمەڵی ئیسلامی لە لایەنە ئیسلامیەکانی دیکە بتوانین بە باشترین شێوە ئەدای وەزیفەی خۆمان بکەین و کاروانەکەمان ڕۆژ بە ڕۆژێ بەرەو پێشتر بەرین لەخوا بەزیاد بێت. مامۆستا حەسەن کۆمەڵێک شتی تر لەناو کتێبەکەتە هەیە کە لە یادداشتنامەکەیە نامەی تایە کۆمەڵێک دەستنووسی تایە لە هەمان کاتا شاری مامۆستا شەریف وەرزێری تایە و لە پاشکۆی کتێبەکەشا کۆمەڵێک گوێنت کۆ کردوتەوە. ئەم ئەرشیفکردنە تا چەندێک گرنگە پێت وایە ئەمە دەبێت سەرچاوەیەکی گرنگ و پاراستن و نووسینەوەی ئەو مێژەیە کە پێی داتێتە بەڕین چ گرنگیەکی هەیە بۆ داهاتوو پێویستە چۆن کاری لەسەر بکرێت؟ بەڵێ وڵای من ئەوەی بەبەستم بووە لە نووسینی ئەو کتێبە هەوراز نووشێ و کەمێک لە جموجۆڵی ئیسلامی لە باشووری کوردستان لە 8 ساڵدا نووسیومە مودەکەی 8 ساڵە لە 83 تاکو 91 و بەڕاستی بە مەبەستێکیش نووسیومە کە ئەو ئەرشیفەم کۆ کردوتەوە لە نووسین و لە ڕسم و لەو شتانە تاریخ و زۆر شتم پێدا ئەوە کردو بە دوایە زۆر بە دوای دەگەڕاوم و ساغم کردوتەوە هەر مەبەستم ئەوە بە سوودێک بە ئیتیجاهی ئیسلامی بگەێنم بەو مانایە مەشروعەیەکی گەورەتر ئەگەر هەبێت بتوانرێت سوودێکی کەمیش بێت کە ئەمن لە قوشبنێکەوە لە شوێنێک بڵین لە تەڕەفێکەوە لەلایەکەوە دەستبارم گربێت ئیسفادەی لێ بکرێ ئەگەرنا لەوانەیە کەم و کوڕیشێ بێ برای وا هەیە کە مەسەڵەن بۆ نمونە قووەت و هێزی ئیسلامی چۆتە منتیقی قەرەداغ ناوی چەند کەسێکم نووسیوە احتیمالی هەیە چەند کەسێک ناوی نەنووسراوی بەڵام لە ئەنجامی ئەوەی بووە کە من لە بیرم نەبووە یان نەمزانیوە یان لە شوێنی دیکە مەسەڵەن ناو نەنووسرابێت بۆیە ینی ئەو مەشروعی من ئەو نووسینەی من بەڕاستی نووسینێکی دەتوانێت ئەگەر کەمیش بێت جەیەکی بگرێت و بە ئومێدی ئەوەی بتوانین لیژنەیەکی فراوان لەو بوارەوەدا هەستێت تاریخێکی بزافی ئیسلامی لە کوردستانی عێراق بە هەموو ئیتجاهاتەکانیەوە بتوانێت شتێکی لەسەر نووسێ شتێکی جامیع و مانع بۆی کۆکەرەوەی شتێک چاکەکان و کەم و کوڕەکانێکی تێدا نەبن. دەستە خۆش مامۆستا ئەمە هیچی دیکەمان نەماوە گەر تۆ شتێکی دیکەت ما بێت شتێک کە ئاماژەمان پێ نەکرد بێت دێمە لە خزمەتتین. وەڵام من سوپاسی ئێوە دەکەم دەستان خۆش بێ زۆر سوپاسان دەکەم بۆی کە ئەو بەرنامەیەتان سازدا بەڵام پێشم خۆشە ئەوەی کە ئەو کتێبەی دەست دەکەوێت تۆزێک بیخوێنێتەوە و سەرنجی خۆشیەکە پێی باش بوت بۆم بنێرێ بە تەلەفۆن بێ بە نامە بێت ئەمن سوپاسی دەکەم خی گەورە هەموو لایەکمان ساغ و سلامەت و سەرکەوت و کات بۆی کە بتوانین چی باشە پێشکەشی بە خەڵکی موسڵمان و کۆمەلگاکەمان بکەین ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەین مامۆستاگیان بۆ کاتێک بێمەتبەخشی سپاس بۆ مامۆستا حەسەن بابەکر نووسەر کە لە هەولێرەوە لەگەڵمانە بوو.